وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە دوایین راپۆرتیدا لەبارەی بازرگانیکردن بە مرۆڤ لە جیهان لە ساڵی 2018 ئاماژەی بەوە کردووە کە لە هەرێمی کوردستان دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ بە ڕوونی هەستی پێدەکرێت. دام و دەستگاکانی حکوومەتیش کەم تەرخەمن بەرامبەر بە ژیانی مرۆڤەکان. وتەبێژی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤی هەرێمیش ئاشکرای دەکات دیارترین جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤ لە هەرێمی کوردستان بریتینە لە بازرگانیکردن بە کرێکاری بیانی وە کارپێکردنی بە زۆر بە منداڵانی خوار تەمەن 18 ساڵ. بە پێی پێناسەکە ئەم دوو حاڵەتە لە ڕابردوو زیاتر زەقتر بوون لە چاو جۆرەکانی دیکە و بەشێک لە جۆرەکان هەربوونی نیە لە هەرێمی کوردستان چونکە تایبەتە بە وڵاتانی هەژار کە جەنابتان دەزانن لە جنوبی ئەفریقاوەمانە ئەم حاڵەتانە زۆرتر هەر ئینسان دەکردرێت دەفرۆشترێ. بەڵام ئەوی لە هەرێم هەبوو لە ساڵانی ڕابردوو کە ئێستا بە خۆشحاڵیەوە کۆنتڕۆل کرا دیارە دوای ئەوەی کە وەزارەتی کارتیمی تایبەتی پێکێنەوە دەستەی مافین و راپۆرتی کرد لە ڕابردوو کەم و کوڕی هەبوو لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کرێکارانی بیانی و مامەڵەکردن لەگەڵ منداڵانی خوار 18 ساڵ بەمبەستی بەکارهێنانیان بۆ سوالکردن و بابەتی تکە. لە هەرێمی کوردستان چەند هەوڵێک درا بۆ بنبەرکردنی بازرگانیکردن بە مرۆڤ بەڵام هەوڵەکان وەکو پێویست نەبوونە ئەمەش ڕەنگە بۆ ئەوە بگەڕێتەوە کە ئەوانەی بازرگانی بە مرۆڤ دەکەن لە کوردستان کەسانی دەستڕۆیشت و بەرپرسن. ئەم تاوانێکی نێودەوڵەتیە تاوانێکی منەظەمە کە دەکرێتن لەلایەن خەڵکانێک دەکرێت نفوزیان هەیە لەوانە سوڵتەیان هەبیتن لەوانە بکوڵێن پارەیان هەیە شەبکاتێکی نێودەوڵەتینە پێویستی بەوە دەکات کە دەبێت ئەو ئالیەتیان ئەو جیهەتەی کە مقابلی ئەوانە جیهەتێکی بەهێزبی دەسەڵاتیان هەبیتن ئالیەتیان هەبیتن بۆی بنبڕ بکرێت وی سەرەتاش دەبێت دەستنیشانی بکرێتن ئەم حالەتانە پاشان یعنی بزان لە چ شوێنێک ڕووی دەدات لەلایەن چ کەسێکەوە ڕوو دەدات پاشانیش بەرەنگار ببینەوە. بۆ ڕێگریکردن لە بازرگانیکردن بە مرۆڤ لە ساڵی 2000 پرۆتۆکۆڵێکی نێودەوڵەتی سەبارەت بەو کارە دەرچووە. عێراقیش لە ساڵی 2012 کوردستانیش لە مانجی 6 ئەم ساڵ یاسای تایبەتیان بۆ ڕێگریکردن لەو کارە دەرکردووە کە لەو یاسایانەدا جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤ و سزاکان دیاری کراوە. بەڵام ئەوە جێگەی سەرنجە لەگەڵ هەبوونی ئەو یاسایانە تا ئێستا دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ لە عێراق و کوردستان بنبڕ نەکراوە بە بۆچوونی چاودێرانیش هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بەشێک لە بەرپرسانی حکومی لە پشت بازرگانەکانن یان هەر خۆیان بازرگانی بە مرۆڤ دەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.